مەسیحیەکانی هەردوو شاری تەنتا و ئەسکەندەری میسر ڕۆژێکی خوێناویان بەڕێکرد. لە کاتێکدا مەسیحیەکانی میسر لە نێو کڵێساکاندا یادی ڕۆژی یەکشەممەی شەعانینیان دەکردەوە و سەرقاڵی نزا و پارانەوە بوون، بەڵام دوو تەقینەوە لە دوو کڵێسادا ڕوویدا و بەهۆیەوە 41 کەس کوژان و زیاتر لە 100 کەسی دیکەش بریندار بوون. تەقینەوەی یەکەم لە ناو کڵێسای مار جەرجیس لە شاری تەنتای ناوەندی پارێزگای غەربیەی باکووری میسر ڕوویدا. بەپێی ئامارێکی وەزارتی تەندروستی میسر لەو تەقینەوەیدا 30 کەس کوژان و 70 کەسی دیکەش بریندار بوون. دوای چەند کاتژمێرێک لەو تەقینەوەیە، تەقینەوەی دووەم لە نزیک کڵێسای مار مەرکز لە نزیک شاری ئەسکەندەری ڕوویدا. لە ئەکەمی تەقینەوەکەشدا کە پۆلیس دەڵێ خۆکوژی بووە 11 کەس کوژان و زیاتر لە 30 کەسی دیکەش بریندار بوون. هاوکات ئەحمەد زەیف پارێزگاری غەربیە ڕایگەیاند تەقینەوەکەی کڵێسای مار جەرجیسی شاری تەنتا لە کاتی نوێشکردندا ڕوویداوە. دەستگامنەکانیش باز لەوە دەکەن تەقینەوەکە بۆی بۆمبێکەوە بووە کە لە ڕزی یەکەمی کورسەکانی ناو کڵێسەکەدا دانراوە. لای خۆشیەوە سکرتێری پاپای قیبتیەکانی میسر ڕایگەیاند خۆکوژێک تەقینەوەکەی مار مەرقەسی شاری ئەسکەندەری ئەنجامداوە و پاپا توادرۆسی دووەم پاپای قیبتەکانی کردوێتە ئامانج، بەڵام پاپا توادرۆس هیچ زیانێکی بەرنەکەوتووە و سەلامەت بووە. دوای دوو تەقینەوەکەش ماڵپەڕی ئەعماقی سەر بە ڕێکخراوی داعش بڵاوی کردەوە کە تەقینەوەکان لەلایەن ئەندامانی داعشەوە ئەنجام دراون. جەژنی یەکشەمەی شەعانینی مەسیحیەکان ساڵیادی چوونی حەزەتی عیسایە بۆ قودس و ئەو ڕۆژەش لەلایەن مەسیحیەکانەوە یادی دەکرێتەوە. ئەو تەقینەوانە یەکەم تەقینەوە نین کە کڵێسای مەسیحیە قیبتیەکانی میسر بکەنە ئامانج. لە کۆتایی ساڵی ڕابردوودا تەقینەوەیەک لە ناو کڵێسای قیدسین لە میسر ڕوویدا و لە ئەکامدا 27 کەس کوژان و 49 کەسی دیکەش بریندار بوون. بەرەم ساڵح NRT